بسم الله الرحمن الرحيم. جاري من سەرەتا پێم خۆشەوە بڵێم مەسەلەی پەرلەمانتاریەتی نوێنەرایەتی خەڵک و جەماوەرە. ئەو خەڵک و جەماوەرە قەناعەتم وایە بە هەموو حیزبەکانەوە بەتایبەتی ئەو دوو حیزبەی دەسەڵات خەڵک و جەماوەرەکە ڕازی نین لە ئەدای پەرلەمانتارانیان، چونکە پەرلەمانتاریان بۆی نەناردوونە پەرلەمان بێدەنگ بن، کەڕ بن، شت نەبیسن و چاویان هیچ نەبینێ ئەو هەموو زوڵم و ستەمەی کە حکومەت لە خەڵکی و لە جەماوەری دەکا بەبێ ئیستیثنا، چونکە زوڵمی حکومەت لە هەموو چین و توێژەکان کراوە و لە هەموو حیزبەکان کراوە، لە هەموو دام و دەستگاکان کراوە. خەڵک بۆیسی قەومتمانەی بە پەرلەمانتاران دەدا و خەڵک دەنێری تێون دەرێت لە جیاتی خۆی بە نوێنەرایەتی بۆی کە دەنجی حەق بن و هەڵوێستی جوامێرانە بنوێنن و چاودێرێکی کارا بن بەسەر حکومەتەوە، نەک خۆیان بە کۆیلە و بە عەبد و بەندەی دەسەڵاتداران بزانن، حزبەکان بزانن. بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر سلبیە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان کە ئەتوانم بڵێم سیمای پەرلەمانی زۆر قێزەون و ناشرین کردووە. خەڵک خوازیار نییە بچێتە پەرلەمان و کە شوێنێکە کاری زۆر چاچی تێدا دەکرێت، بەڵام بە بوونی ئەو ڕێژە زۆرە خەڵکەی بێدەنگ و بێ هەڵوێست و بێ مەوقیفە پەرلەمان قێزەون بووە. هەڵوێستی ئەو سی و قسوور پەرلەمانتارە بە ڕێزەی کە دوێنێ کە بینیمان بەڕاستی جێی دەستخۆشین و لەسەر جەم دیارە فراکسیۆنەکان، فراکسیۆنە جیاجیەکان هیوا بۆ فراکسیۆنی تەواو هەبووە لە ناو فراکسیۆنەکان نەفرێک، دوو نەفەر، چار پێنج نەفەر حزوریان بووە، بەڕاستی بە ئەرکی خۆیان هەستاون. یعنی بۆ شتەکە هەندە گەورە دێتە بەرچاو لەبەرەوەی پەرلەمان بێ مەوقیفە، پەرلەمان بێ هەڵوێستا، یعنی لەناو خەڵکێکی بێ هەڵوێزدا خەڵکێکە بە ئەرکی خۆی هەڵدەسێوا دەزانن کە شتێکی زۆر گەورە کراوە، بەڵێ شتێکی گەورە کراوە دەستخۆشیشیان لێ دەکەین، بەڵام باوە بزانێت کە هیچ مزایدات نییە و شتێک نییە بڵێ وەڵاو مزایداتی سیاسیە یانەوە تا بۆ ناشرکردنی حزبێک. ئێدە کاکەی حزب، کاکەی پارتی، کاکەی یەکێتی وەرنیشی باش بکەن با خەڵک مزایدەتان بەسەردانەکاتن، وەرن کاکە بژێوی خەڵکی لە دەستی ئێوەیە، قوتی خەڵکی لە دەستی ئێوەیە، قوتی خەڵکی دابین بکەن بۆی خەڵک قسە نەکاتن، حوجەی ئۆپۆزیسیۆن مێڵن، ئیشی چاک بکەن بۆی ئۆپۆزیسیۆن بێکار بێ، بێ قسە بێتن. بەڵام تەماشا دەکەین لە فراکسیۆنەکانی خۆشیان خەڵک هاتوۆتە دەنگ و جگە لە فراکسیۆنەکانی خۆیان لە دەرەوەی فراکسیۆنەکانیش خەڵک و جەماوەری بەڕاستی بێزارە لەو دەسەڵاتە، چونکە ئەو دەسەڵاتە بە مانای کەلیمە دەسەڵاتێکی شکست خواردووە و ئەگەر ئەو دەسەڵاتە تۆزێ حرس و تۆزێ هەستی کۆمەڵایەتی هەبا دەبوا لە مێژ با دەستی کێشابا و ئیستیقاڵی کردباوە و بواری خۆش کردبا بۆ خەڵکێکی دیکە. ئەمن دووبارە و سێبارە دەستخۆشی لەو خوشک و برا پەرلەمانتارانم دەکەم و دەستیان خۆش بێ و ئیشێکی باشیان کردو بەردەوامیش بن لەسەر ئەو ڕێگایە، لەسەر ئەو شێوازی ئیشکردنە، چونکە پەرلەمانێک کە بێتە شوێنی ڕۆتینیات و شوێنی کۆمەڵە یاسایەک دەربکرێت کە ئیشی پێ نەکرێتن بەڕاستی حەق نییە بێڵن دانیشتەکان بکرێن، چونکە من لە یادمە لە خولەکەی ئێمەش کۆمەڵە یاسایەک دەرچوێنران ئێستاش کاریان پێ نەکراوە. یعنی بۆ نمونە یاسایەکمان دەرکرد کە ئەو ڕوقعە و ئەو ڕیکلامانەی کە دەنووسرێن لەسەر دوکان و لەسەر کۆڵان و لەسەر جادەوانە بە زمانی کوردی بێتن ئێستانەکەش دەگەدابی جێبەجێ نەکراوە، یاسایە کە دەرنەکرێ بۆ چمە، ئیشی پێ نەکرێ بۆ چمە. کەواتە ئەمڕۆ کە ئەتوانم بڵێم گەورەترین خەبات ئەو خەباتەیە کە دیفاع لە خەڵک و هاوڵاتیان و لە هاونیشتمانیان بکرێت کە بە قۆناغێکی زۆر هەستیاردا تێدەپەڕن، بە قۆناغێکی زۆر سەختدا تێپەڕن. قەناعەتم وایە ئەو کابینەیە ناشیرینترین کابینەی حکومەتی هەرێم بووە و شکست خواردووترین کابینەی حکومەتی هەرێم بووە و نەک نەیتوانی و هیچ بکە خەڵک بە گەمژەش دەزانێتن، دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن، شاشەی کەناڵەکان و دەڵێ چاکسازیم کردو، ئاوام کردو، ئاو هیچ شتێکی دیار نییە. هەردوو کوردەواری خۆمان دەڵێ هەزار قسە بە قوربانی یەک کردەوە عەمەل بن، ئەو کردەوە عەمەلەشیان نییە و خەڵکیشیان دەسەڵاتدارانیشیان وەکو گورگ بەرداونە جیانی خەڵک، سەرۆت و سامانی خەڵکیان هەموو قۆڕق کردووە، سەرۆت و سامانی خەڵکی دەدزن بە شایەدی ئەندامانی فراکسیۆنەکەی خۆیان کە شێوەیەکی کە لە کەناڵی ڕوودا و لەگەڵ بەرنامەی ڕەنج کە شاید بوون کە لە فراکسیۆنی پارتی، لە فراکسیۆنی گۆڕان برای بەڕێزمان کاک عەلی کە ژمارەی زۆر ترسناکی بەو خەڵکی ڕاگەیان تەحەداژی کردن و هەمووشی بە حکومەت ڕاگەیاند و بەڵام ئامادەنین کە چاکسازی بکەن، بۆ چونکە گەندەڵی و دزی و قۆڕقکاری لەسەرەوەیە.